بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی بەڕێزدام لە بەرنمەیەم جارشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک مەحموود چەلەبی کەسایەتی دیاری تورکمان و هەروەها سەرۆکی پارتی ئیرادەی میلی تورکمان. کاک مەحموود بەخێر بێت و بۆ بەرنامەکەمان. سلام گۆش بەخێر بێن. لە ئەڵلقەی پێشوودا باسی پەیوەندیەکانی تورکمان و شۆڕشی ئەیلول و ئەمانەمان کرد. ساڵی هەفتە کە بڵێن ڕێکەوتن نامەی نێوان شۆڕش و حکوومەتی عراقی هیچ خێر و بێرێکی بۆ تورکمان تیا بوو؟ بەخۆی لە تاریخی عێراقی زمانی مەلەکێت خارج و مەلەکێتیش لە بۆ هەموو قەومەکانیە گوە بەرهەن نارم هیچ خێرەشی نەبووە نەخێر بەس پاشی 2003 کە ئێرانە بڵێن حکوومەتی بەعس نەما حرەکەتەکی تورکمانی دەستی پێکرد هەندێک حڕیەتی زیاد بوو ئەوی ئەمە ئەرزومان دەکرد نییە سەراحەتە نییە بەنا زۆر فەرقی هەیە لەگەڵ قەدیمە مەسە یعنی تۆ ئەتەوێ بڵێ ینی هەتاکو 2003 هیچ حیزبێک ڕێکخراوێک شتێک بە ناوی تورکمانەوە نەبووە؟ بەدی بوو 1900 لە بەخۆی ئەسلی خۆی زمانی مەلەکێت هیچ نەبوو زمانی بەعس نەتەتانی چ بکەی هیچ شتێکت پێ نەدەکرا خاستەن سەدام حوسێن ڕکەکی زۆری دەبوو لە تورکمانە هەتا ڕۆژێکی زۆر چاک دەزانم هاتە خوار لە کەرکوچێ لە گوندی لەیلان چۆ مالەچی ئاتیادی چۆ ژۆرێ گوتی ئەمن حەز دەکەم گوتی هەموو مالی چیژەکەن گوتیان فەلاحینەما گوتی حەز دەکەن هەمالی هەموو فەلاحەچی ئەوها جوان و منتەزەم بیتن گوتی چۆمەت بەخێ منزەرەکانی کردەوە تەماشای گو پارسنانەچی هینا پیاوتان لە چێە گوتی لە مەزرعەیە گوتی دوورە گوت ناوم نێزیکە یە گوتی گازیکردم بابێ خێزانەکە ژنەکە گوتی جێت ئۆغڵەمت بەما و چاڕ بە تووشی گوتی بڕ بابت گازکە گوتی ئەن تو تورکمان گوتی بەلی گوت واتان ئەگەر گوت هەستا ڕاست چۆ دەری چاوەڕێ نەکەتان ینی ڕکەکی زۆری دەبوو زۆر بەس یەک جار لە حیات خۆ قسەچی کرد لە حیات خۆ یەک جار لە شاری سولەیمانی خودبەی دەدا گوتی خلي الأكراد ما يصيرون ويانا الحرب ضد الإيراني العرب والتركمان كافيين لحدود البلد يا أخي حياة غير قصي كدو كنوا يعني زور شيء لدبو زور تاني ذاك بتسوي مسألة كي تسوي باشا اشتيكي تريشي والله من خندومته أو كجواتاري عزيز كشوتا أنقرة ولقى الحكومة تركيا ومانا دانشتون تركيا وتويانا كما في تركمان كان پارێزراو بێتوانە و توێتی تورکمان نییە لە عراق شتیوا هەیە ئەوە قسەی مامجەلالی ڕەحمەتی قسەی ئەو کردیتی ینی بڕوا ناکەم تارێک عەزیز چی پیاوی وها بێ معریفەت نەبوو پیاوی زۆر زیرەک بوو زۆر عاقل بوو خاستن دەولەتێکی وشی تورکیایی خاستن لەو ئەسنایی کە حەسار اقتصادی هەیە لەسەر عێراقی کە تورکیا ئەرزاقیە لەوانە دەنێری کەس نەبوو چێلو ئیران شەڕە لەگەری خەستا ئەو قسەی بکاتن لە خۆی زیز بکاتن تورکیا عزیزی بکات ناکەت شتیوانە لەبای تورکیا دەولەتە جیهانیە بەو قسانە قبول بکاتن بڕوا ناکەم قسە سەراحەتی هەبی ڕاستێکی هەبیتن بەس ئەمن لە مەقالەتی خوێندم تاریخ عەزیز ئەو قسەی دەکات دەلێلۆچی کوردەکان ئینفیسالیان دەوێتن فەدەرەل ئەو شتانەیان دەوێتن لۆ تورکمان نانەوێ بەس لە بەغدایە 9 ملیۆن تورکمان هەیە ئەوم بەخۆم جێلێ بۆ لە مەقالەکە خوێندیتمە قسەیە باشە ئەو قسە ئەو قسەیەک دری دەگری نەکدری ناگریتن تارێک عەزیز پیاوی زۆر زیرەک بوو زۆر شەیتان بوو زۆر زیرەک بوو سیاسەتێکی محەنەک بوو قسانە ناکات شتێکی تر هەیە کە لە مێژووی عراقا باز دەکرێ مەسەلەی تعریبکردن ئەوەی کە مەسەلەن کورد زۆر تعریب کراوە بەڕاستی گوندەکانی شوێنەکانی ئەمانە تورکمانی شەر بەر ئەو حەملەیە کەوتون بەر تعریبکردن لەکەی لە زمانی سەدامی ئەواخری قانونیان دەرهینە تعدیل قومیە بەس لە تورکمانە بۆ قانونە عەرەب قبولە کورد قبولە تورکمان قبول نییە یان دەکەی دەبێ کوردیان دەبکە عەرەب ئەوە لە هەموو چی تعریب هەموو شتێکی ناخۆشتر بوو ناکرد لە دوایە تو مواتین قبول ناکرێ هیچ شتێکت لە دایرەکی ناڕوە دەچێ دایرەکی ئەوەل سوال قومیەتت یان دەبی لەم عەرەبیان کوردم ئەگەر لە تورکمانە دەگون ئەوراقی ڕۆ بەدلە وعدێت تعال يعني قبل زور تعريبات زور نتيجة نديتيان لهات يعني نتيجة عنصريات
چێ بەسەرکەتی ئەوە ئەم تێناگەم ئەو ئینسانە لۆ دەسەچی وەرناگرن هیتلەر عنسوری بوو چی بەسەر هات يعني لو أو حالبي لو لبس أو حالبيت أنا عنصرية سينتي زي سيا إلى أمنها عنصرية أخيرا كي شكسته طبعا أكيد هاي يعني دولتها شي قورة وشي دولتي أموي بقوة ترين دولة وبهزين دولة حسها صار عمري عنصريتي هبو نابي عنصرية ناروا نا هيس أبدا ناروا احتمال دوروش كيف تبيبي إيه سيميني زررته باشە کاک محموود دەگەر باسی ژیانی خۆش پێی نەختێت تۆ لە کوێ چوویتە بەرخوێندن بە کوردی خوێندوتە چۆن ئەم تێکەڵاوی ئەم زمانە کوردیە چاکە فێر بوویت ینی ئەمە هەر هەولێریەک هەر تورکمانێکی هەولێری مەجبورە کوردی فێربی چونچی ئەیدی عامیلەی منتیقەی لە کوردانە مەسەلا فەلاحت هەیە گوندەکان هەموو کوردن إلا هذا بكل تركي نازاني أو دبو قديما زمان ملكيتي صالي دو عائلة سي عائلة للشدهاتنا هوليري بمر زمان دبونا تركمان وياخذ بتركماني قصي عندك دبو أما أكثرية كأصحابي إيشيان هبو لدشتي خاصة في جند مندي عرازين هبو دبا كنت فيربن شو دسنا جند حفتاش جند ما لبن دستي هبو تزمان لقاريان قصي بكين لبر هندي هبو برادري لكردي فيربن لنا ما لي شيء عندك الاكثريه كان كردمون زمان ما بكردي كرا امن بقوم شخصكم كردي لبيش تركي فيربن مالي يعني اوجني كشيري دايت من خوشنا ابو كرد يعني سؤال هي لسر خوشنا اما موضوع روجك او بحث ذكي بو تيب لي تركمان اما تركمانينا اما قبطاقا تركن تركن عشائري بس يكشتي راو شيء بسيط لو بليم ممكن هم كبرا خوشنا وكان ليم ترب الموقصي بلد اصلا تركا خوشنا وكان جنگيز خان شاري عاصمه بايتختي جنگيز خاني ناوي خطاي باله زي تركي خطاي بخوين مغولا كان كودلن خطي دلن خطاي دلن نازانم شارش كشه ناوي توتمايا خطاي توتماي خطي توتمي خطي توتمي جلبوها لا والله خوشنا مانيا ليرا هذه او زور جيشي قال خوشا باش عم تسوما من درم ديد خطي توتمي ديد سويسرا يا كاك يوهانيا منظرة يوهاجو بس مع الاسف اما يعني وين مستلزمات حياتي يعني قال خوش قال لك سؤال تيا دار زو خوشة خطاي توتمي خطاي توتماي نزكنينا يعني أنت بيان بسيتو بو بهينو نازانم بلام بكردي شيء اشتيكي عليه نانا أمر الأخوان وانيا يعني كسيك أخوي مثلا بيعني كسيك أخوي بتركمان زانيت تركمانة يعني أخو بزور يعني كسنيا بكيف يعني بلي أو كابري بابي منيا أو بابي منا بكيف كسا وقصينا عكات كسك بكيف خوي قوميتي خوي ناكوري كسك بقوميتي خوي نابي اشتبها نابتن يعني معقول نيا لو كردك ببت عرب بس ولو فرقيني حمو إنسان بني آدم من حمو أما أجر خوي ببت عرب وزدي كرديش حركات بك يعني أو سيبه دليته يعني معقول إني أقصيها هيا أشخاص مزبورين قوميتي خوان كوريا لا مش كيا دافعك هيا سوشي دائما من قصتي لك أجر دكتورك نخوشش تداوي بكاتن دبي بزاني نخوشي كيتي أو تداوي بكري كو تداوي لك لو أو كابرا قوميتي خوي دكوري دبت عرب دبت كردي دبت تركي سوا بكيتي باسي أولنك اللي شوي خويندد يعني أمن ليرانا لا ابتدائي كختمان خين وقتي خوي خو عفيكا ما مستمان أبو ناوي صديق بايرق داربو بيعو جيقالك باجو أمن ميجو أو بيعو أمني فيركت عند زوان شرحي لك زلومان عند زوان بيماني لك تمام خين دليشتا زماني خوي تركا كان هاتن هجومي عن كرديرا بربري بون وحشي بون ظالم بون عالمي عندك كشتو عالم بزبر وهذا كذا قصانا فما يقول او قصاني كدخيلنا وحمود رويا إذا كنت راسني بلان يقول برون مالي بباب تامبلين بداك تامبلين حقيقتي بنقول بليتن
ئەستی خۆی ئەمە لە ئیمتحانی ئێوە شەگەرەوە بە تورکمانیەتان خوێندیا بە کوردیە بە عەرەبی بە عەرەبی ئەمە شەرحەکە بە تورکمانی بوو بەڵێ ئەنی تێ نەدەگەیشتن عەرەبەکە تێ نەدەگەیشتین بەڵێ شەرحەکە بە تورکمانی بوو ئەوزە زۆر ئەنتیکە بوو دەیگوت لە ئیمتحانی شەگەوهانە نووس ساقیتان دەکەین هاتین ئەوزە بابی من ئیمکانێتی هەبوو کابرەك محامی بوو حقوقی خلاص کرد لە 1940 داکەم سانوی خلاص کرد بوو کتاب من زۆر هەبوو ئەو کەسمایە کتابەکانی دەمانخیت ئەو حقیقەتەکەی بەمە دەگوت ئەمە یەکەچی برادەرەکان هەموو فەقیر بوون فەقیر بوو خراببوون خۆتی یومیان وەردەگرت و زۆر عملیان یومی بوو لە چێ تێی بگەینیتن حقیقەتەکەی چییە لە چێ دەزانین بەخۆ خوێندوارین باش ئەو کاتە تورکمان و کورد بە جیان خوێندیا هەر بە یەکەوە وای لە مەکتەبی ماکسەری ساتان هاتی تورکمان بوون کەم بوو زۆر کەم ناوی چی بوو مەکتەبەکەتە یەکە مزەفەریە مەزەفەریە ئەکسەرێت تورکمان مامۆستاکە هەموو تورکمان هەموو مامۆستا کوردیشمان هەبوو فایدی خۆش بیاڕەبی محەممەد علی عارف ڕسامێکی زۆر مهم بوو زۆر زۆر مهم بوو ینی لە دنیاە مەشهورە نەک لە ئەو هەبوو برهان نەزمەندی نەبوو شێخ برهان زۆر ئەزێتی دەدامە بەداران زۆر لەمەی دەدا هەبوو یانە چانە بە مەکسەر نبوو مەسەلەن سەلیم موختار بوو بەشیر مستەفا بوو عوسمان خۆجە بوو زما سەفار بوو جامیعە لەکوێ تاوا کرد زانکۆ ئەوزە لێرانە ئەمن لە تووشای تاوام لە تورکیا لێرانە تەقدیمم کردە جامیعی هەندسەی مەدەنی ئەمنی وەرگرت لە مووسڵی داوام نەکرد گوتم ناخینم چوومە تورکیا معماریم ساڵی 1960 قدیمە 50 ساڵ پێشەوە زۆر خۆش بوو لە جامیعی غازی خوێندم هەندسەوی معماری کاک مەحموود تۆ لە قوتابیانی حیزبی بەعسە دەورە هەبووە یەکێتی ئیتیحادی اتحاد نەبوو لە مەملکەت لە هەولێری اتحاد تەڵەبە نەبوو زمانی من نەبووی اتحاد تەلەبە نەخێر نەبوو بەس پارتی هەبوون سڕی بوو کەس نیان دەمازانی بەس ئالەنی نەبوون هەبوون بەس نەبووی اتحاد تەلەبە چیوانە بەس تۆ بۆ خۆت بەشداری ینی یاخۆت نەبووی بە ئەندامی هیچ ڕێکخراوێکی قوتابیان لاوان نەبوو سیوان نەبوو حیزبی بەعزی پارتی چوزانمی فڵان هیچێکە چی نەبووی نەبوون بەس ئەمە خەریج ڕاضەی بووم ڕاضێکی زۆر باش بووم ئەوە کەیفمان بۆی دەهات تەلەبە بووین ینی چاوەمان نەبوو سیاستمان نەبوو زمانی خۆش بوو ینی زمانی من ابتدایی و متەوسە و ثانەوی و کولیەم زۆر بە کەیف بووە زۆر جوان بوو باشە کەسایەتیەکی زۆر گرنگ کە زۆر باسیەکرێت تەنانەت نەک لە کوردستان و لە تورکیا ئەوانە لە عێراق و لە دەرەوەش ناوبانگی هەیە ئیحسان دۆغرەمەچی دیارەوە خاڵی توێەوە نیە حەزەکەم لەسەر کەسایەتی ئەم پیاوە هەندێک قسەمان بۆ بکەی هەندێک زانیاری ڕەنگە نەوتراو کە خەڵکی تر نایزانێ پیاوێکی چۆن بۆم پێ ئەوەلان ئیحسان دۆغرەمەچی لە هەولێرێ لە مەحەلەی خانەخا ابتدائیە خلاص کردی بەخۆی مەوەلیدی 1915 دە ساڵی ینی پاشوی کە تاخیر بۆ بە عمری بەگسکە بۆ بڕۆ ناکەم لە 7 ساڵی چوبیتە مەکتەبێ هەندێک تاخیر سوینەوانە لەوێن دەرێ ئەو ساڵی حکوومەتی بەغدای عێراقی مەلەکیەت مەکتەبەکانی هەمووی کردووە کوردی لە هەولێرێ ئەوە قسەی ئیحسان دۆغرەمەچی لە منی بەحس کردیە لە هەولێرێ هەموو تەلەبەکانی خۆیان چێشا بۆ گوتیان کوردی نازاننەوانە ڕای گوتمیان متەرجیمتان لۆ دادەنەی کابرا مامۆستا بە کوردی بلێتن تەرجمەی تورکی بکەنەوە گوتمیان ئەوە نابیتنەوە خەبر ناگلا لە مەکتەبەکان نەبووە کوردی گۆڕاوە سەراوی خۆی دەرسەکی کوردیان دانا ئەم کوردیم نەخیندە مەسەر لە مەکتەبمە کوردی نەبوو پاشوی ئیحسان دۆغرەمەچی خەلاص دەکات ئیبتدایی بابی دەنێریتە بەیروتی لە جامیعەی بەیروت ئەیوبی نەک سلاحدین ئەیوبی نییە ئەمریکان یونیڤەرسیتی ئۆف بەیروت ئەیوبی بەس ناوکە بچی سلاحدین ئەیوبی دەبی لەوێن دەرێ دەخینیتن متەوەستەی دەخینی ئەوزە پێشیوی ئامۆزای خواافریکە دکتۆر عادل دۆغرەمەچی کوڕی مامیتی ئەو چوویتە بەیروت پێشیوی ئەوی گەورەتر بوو 1-2 ساڵ لەوێن دەرگوتیان زمانی ئەزەبی چ دەزانین گوتی ئینگلیزی دەزانم گوتن دەبی زمانیشکەش فێربی
لە هەمووی باش بە فرەنسیەکەی فێر بم ساڵێک فەرەنسی خوێندیە ئەو ساڵە خوێندیتی ئەحسان دۆڕمە چیش هاتە لەگەوی بیتەنی عینی سنفاتینە نفسی سنفی چونکی ئەوەی ئەس قبول کرا عربیەکە بە ئەزنەبی ئەو تەقدیمی نەکردو ئەو گوتی زۆر شەڕی لەگەم کردەوە بەم نت نەگوت گوتم ئەتو پێشە من هاتێ ئەم سوانم ئەوها لەوێن دەویشە خلاصی کرد دوێندەرەی لە بەغدایە وەرگیرە لە جامیعی بەغدایە کولی توپ 3 ساڵ لە توبی خوێندیە پاشوی لە توبی چوویتە ئستەمبولی لە جامعە ئستەمبول گوتی لێرە ئەمنی وەربگرن دەمەوێت لێرە بخینم باش گوتیان باشە ئاخر سیستەمی گۆ لەگە سیستەمی مەفەرقی هەیە ئەمە سیستەمی تورکیا ئەڵمانیا ئەنگۆ ئینگلیزیە احتیمال دەرسەکان یەکدری نەگری گوتیان لە سنفیەک وەرمگرن لە یەکەوە دەست پێ دەکەم مانێ ئەمنیە گوتیان غەدرا ئەوەشنا بە ئیمتیحانەکەت بکە ئەگەر ئیمتیحانەکەی بڕۆین بەلچی مستەوایەکە 2 دەبی 3 دەبی با بڕۆین کو دەبی تەرە ئەمنیان داخلی ئیمتیحانی کرد شەفەهی و تحریری میکروسکۆپ و نازام چ لا پاشی ڕۆژێکی ئەمنیانگار گوتن وەرە ئیحسان وەرە لە گوتی چوم گوتی ئەتو کولیەت خلاص کردی گوتی ئەوە چ تەدریزاتێکتان هەیە لە بەغدایە ئەم گوت سنفی 3 کولیە توبی بەغدایە مقابلی سنفی 5 توبی ئیستانبول بووە بەس یەک دەرست گوتی وەرتان نەگردێ جلدیە گوتی ئەوی لەگە سنفی 4 دەخینی ئەتو سنفی 5 نەمایە گوتی مەقسەدم یعنی بڕ لە 2 ساڵ زۆر زیرەک بووە ئەوجە پاشیوی تو بێوچی خلاص کرد دەستا دەگەڕێتەوە بەغدایە 3 ساڵ خزمەت دەکا توی 3 ساڵ عێراق خوێندیە 3 ساڵ خزمەت دەکا پاشیوی لەوێندا لەگە چیژی حکمەت سولەیمانی کە ڕئیس وزەرای عێراقی بوو بەکرد سەدقی جێلێ بووە بەقرسەری کورد بوو زابیت بوو ئینقلاب دەکات لەسەر حکوومەتی مەلەکیەت حکمەت سولەیمان دەبیتە ڕئیس وزەرا چیژی حکوومەت سولەیمانی ئەحسان دۆڕەماسی خواستی کە بووە خێزانیوی ئەوە 3 ساڵێمش تەواو کرد لە بەغدایە چوونە ئەمریکای لە ئەمریکای اختصاسیان وەرگرت لەسەر توپ ئەوەی تب ئەوە کەواتە بەهۆی ئەوەیەکە لە دنیای ناسراوە لە بەتایبەتی لە بواری توپیوانە لە پاشا وشی گەڕاوە تورکیا تەبێوشی هاتەوە تورکیا لەوێن دەرێ خۆی پیشاندە زۆر ینی دکتۆرێکی زۆر ماهیر بوو زۆر باش بوو چاویشی لێ بوو کە ئیشەکی جوان بکاتن جامعی حاجەتە پەیدانا جامعی حاجەتە بە ئەوڕۆ لە تورکیا لە هەموو جامعەکان بەرزترا ئەوی دانا پاشیوی بووە ڕئیسی جامعی وێندەرێ لە پاشەوی جامعی بلکەنتی دانا پاش جامعی بلکەنتی ئیشەکی زۆر گەورەی کرد مؤسسەی ئەوقافی مؤسسەی تیزاری لەگەر جامعی پێکەوە داینا کە گوتی ئەو شەریکاتی کە ئایدی جامعەیە خازانجی ئەو شەریکاتە لە بۆ جامعی بڕواتن ئێحسان دۆڕەمەچی سیاسەتی کردووە سیاسی بووە ینی حیزبی بووە نەبوو حزبی نەبوو سیاسی نەبوو بەنە زۆر تەکلیفیان کرد چەندجار بوویتە ڕئیس جمهوریان ڕئیس وزەرای وەزیر خارجە قبولی نەکردیە نەیکرد گوتی ئەمن لە بۆ من ئەوە باشترە لە تورکیا بەلێ ئەوە لە بۆ من باشترە کە بەو ناوای خزمەت بکەم پس پیاوی زۆر هەموو ینی ڕئیس جمهورەکانی تورکیای هەموو داهات نەکنی زیارەتیان دەکرد کەس نەمایە نەچیت نێتەکنی لە دنیاە کەس نەمایە نێتەکنی زیارەت و کاک مەسعودیش هاتەکنی زیارەتی کرد ئەم بەخۆم لەوێ بوو باسی ئەوت کرد جارێک وتت حەزی لە شێعرەکانی شێخ ڕەزا بوو چۆن ئەمە ینی کوردیەکەی ئەوەندە باش بوو کە بتوانێت شیعری شێخ ڕەزای تێبگات و یاخود چی بۆ ئای لێکرد بوو کە حەزی لەو شێعرانە بێ ئەحسان دۆڕەمەچی ئەو شخصی کە لە مالێ خزمەتی دەکرد پیاوکە ناوی علی ئاڵتوم بوو ناوی کورد بوو بەس کوردی ئەوەی لای تورکیای تەبعان ئێوان زمانیان فەرقیە بوو هەموو ڕۆژێدا دەنیشت دەگوت کوردی دەزانم بە زمانیوانە با فێر بوو مەسەر دەیگوت علی شیو تونە ئەنی هەیە کەما شیو پڕە شیوە تونە ئەوانەی پێ هەموو نووسی بۆوانێ بەمنی گۆگوتی ئەمن زۆر حەز دەکەم شعری ئەوەی شێخ ڕەزای تالەبانی مهم نییە بە کوردی بی بە تورکی بیدن چ زمانەکە بی لەم بینن گوتی بردم لۆم برد دیوانی برد تورکیش زۆر تێدا هەبوو خاستەدەن شعرەکەیە لەسەر ئەهلی عێراقی بە حەز دەکاتن نازم چێت لێ بۆ شعرەی بروای زۆر ئەنتیکەیە
ئەمن لۆ دەبینەوە لۆ دەنێرم دەبین لۆ دەنێرم بە تورکیە بەس تەرجمەکەشی جوانە ینی وەسفی ئەهلی عێراقی دەکات. کەواتە تۆ دیوانی شێخ ڕەزاد برد بۆ ئەحسان دۆڕەمەندیم برد کوردی دەزانی کوردیەکی خراپ نەبوو باش بوو ئەمە خۆشەویستی کوردی خۆشەویست خۆشی نەویست بە تەسیری خێزانیشی زۆر بوو دەنێم لۆ علی ئاڵتون چیرەکردەکردنی یان لە تورکیا تورک نەبوو بینتەکە نەخۆی حکمەت سولەیمان پاشی کە سەورەی بەکرسدقی فاشیل بوو کوشتیان کوشت نەفیکرا سولەیمانی لە بەغدایێڕا ئەغاواتی سولەیمانی زۆر خزمەتیوانەیان کرد گەلێک خزمەتیان کرد خێزانی ناوی ئایسەرخانم بوو ئایسەرخانم زۆر ژنێکی محتەرەم بوو زۆر ژنێکی بەڕێز بوو حەقەتەنیانی دەیگۆ دەگە من دەکەمە کەس ناوی کوردان بە خراپی نینی ئەو خزمەتی کە ئەوانە کردیتیان نەمانە هەمویان دەیگۆت یەکێک ناوەکان دەگوت ناو چیا خاتون چیا خاتون لە بابانەکان لە جافەکان دەیگوت ئەمەیان لەسەر چاوی خۆیاندا ئەوەن لێمە زۆر دەیگوت احترامەکی کوردیان لەوان کرد بەڕاستی گوتی زۆر ملەتێکی بەڕێزن زۆری خۆشی دەویست ئەو بۆیان ئەم لێویم جێ لێ بوو احتمالا تأثیری جابی لەسەر ئەحسان دۆڕەمەسی چونکی زۆر تەبابوون لەگەرێک زۆر باش بوون بەس ئەحسان دۆڕەمەسی پیاوەکی علمی بوو حتا ئەو مەکتەبی بیلکەندی کە لە هەولێرێ کردەوە گوتی 120 لە تەلەبەکان وەربگرن ئەوی ئیمکانیەتی نەبی تەماشا مەکەن ئەوە کوردەوە تورکمانە چونکی ئەنگۆ پێکەوە دەژین ئەمن ئەو مەکتەبم دانایە کە سبەینێ ئەوی لەو مەکتەبی تەخەڕوج دەکاتن بەردەوام دەبوو ئەوە سادەزە ابتداوی متەوەسانەوی نەبوو کولێش دەکراوە کە لەوێن دەرێک کە تەخەڕوج دەکەن کە خیادەی ئەو مەملەکەتەی بن ئیدارەی ئەو مەملەکەتەی بکەن چونکی ئەو مەبدەئەکی هەبوو دەیگوت هیچ من دەکەدە بە پێش ناکەوی ئەگەر پەروەردەی نەبیت ملەتی جاهیل نابتە هیچ شتێک دەیت زۆر باشە ئێمە پشوویە گەین و جاباسی ئەو دیدارە لە جەناب دەپرسم. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک مەحموود چەلەبی کەواتە ئەگەر بە کورتی باسی ئەو دیدارەی کاک مەسعود سەردانی ئەوی کردیا ئەو سەردانی کاک مەسعودی کرد ئەمە ساڵی چەنە؟ ساڵی نەوەدەکانە بەڵێ بزە ساڵەکەم بە بیر نایێت هەیە بۆ خۆت لەوێ بووی لەوێم تەبی لەوێ بووم من ئەو جێلی بوو کاک مەسعود هاتە تورکیای لەگە وەفتەکی بەڕێز تەلەفۆنی کردە وەزارەتی خارجیەی یان ئەوان کردیان گوتیان هاتە ئێرانە گوتی ئەمش حەز دەکەم بیبینم داواتی دەکەم بێتە مالێ بفەرمیت داواتیان کرد بارانێکی خەفیفشی دەباری من بەخۆم ئیستیقبالم کرد کاک مەسعودی لەوێ هاتە ژووری بەخۆی بوو سەفین دزەی لەگەدا بوو هەندێک کەشە بوو زۆر بوون قەڵەباڕە بوون دە کەس دەبوون زیاتر دەبوون هاتن دانیشتن ئەحسان دۆڕەمەتی هەدیەکی زۆر جوانی دایە کاک مەسعود کاک مەسعودی زۆر جوان بوو ئێبریقێک بوو زێ و بەزی و بە زێڕی نەقش کرا بوو ئەوەی دایە تەقدیمی کردی پێشویش کا کۆسرەت هاتووە هێندەرێ پێشویش ئەویش ئیستەقبال کۆسەتیش سەردانی کرد بەڵێ تەقدیمی کردەوەی کرد دانیشە زۆر قسەی خۆشیان گۆتیان با بچین نانیش پێکەوە بخۆین لەو ئەسنایی ئەمن بە کاک سەفینی من گوتم کاک سەفین عەجەبە جەنابی سەرۆکی پێخۆش دەبی پێکەوە لەگەڵ دکتۆر حسانی دابنیشن دوو قۆڵی قسەی بکەن گوت وەڵا قسەی زۆر جوانە گوت پسوولەکی نووسیدایە برادەرەکان بەخۆی لە بەش عەرەبی بڕۆی بدێ نابیتنەوە دایانێ سەری خۆی وەلێ کرد ئەمیش پێش وەخت لەگە ئەحسان دۆڕەمەتی قسەم کرد بوو گوت جوابی قبول پێکوە گوتی زۆر باش هەمیش حەز دەکەم هەمیش پێم ئیشارە دەکەم دایە تێگەیشتەویش دوای پێی نەوتی باسی چیان کردووە هیچ بەزە پاشی وێ هاتن دانیشتن ئەحسان دۆڕەمەتی دانیشتەوە لە بەرامبەرێک دانیشتن نانیان خوارد دانیش دۆڵمە مەڵمە نەبوو نانەکی مەدەنی بوو بلێ خواردیان و هەندە قسەیان کرد بە کوردی قسەیان کرد بە عەرەبی قسەیان کرد و چێ هەبوو لەوێن دەرێ بابەکر زێباری
ئەفەندم کاکەی شتێ بۆ عەمری خوای کرد کاک فەلەکە دینی بە تورکی قسەیان دەکرد وشار زێباری ئەوانە هەموو لەوێدا هەبوون مەوجود بوون دواتر هیچی بۆ باز نەکرد ناسی چیان کرد پاشیوی دوو قۆڵی داستان پێشیوی پاشان گوتی ئەمە لەگە ئەوگە وەرن لە ئۆدەی داشتی چای خۆتان بخۆن ئەمە لەگە جەنابی سەرۆکی گوتی پێکەوە چای دەخۆن گوتی وەرەکەنە من هاتەکەنی دەستیوی گرت نێتانی زۆر بە پیر بوو پێکەوە چونە ئۆدەکەی کتەبی خۆی دانیشت تقریبان 45 دقیقە دانیشتم پێکەوە هاتە دەرێ چوونەوان خواحافیز بەڕێ ئەم بەڕێمانکردن گوتم خارە چدی چی گوت ستان بەحەس کرد گوتی وەڵا یەک چت پێ بلێ ئەو کابرای گوتی درۆی لەکرد نییە گوتی کە بۆ خادرەکە چ قسەی ناکە هەندێک شتم لێ تەڵەب کرد گوتی پێم ناکرێتن ئایدی حکوومەتی بەغدایە هەندێک چیشکردم لێ تەڵەب کرد گوتمە لە بۆ مەکتەب گوتیم مهمە ئەوەیە کە مەکتەب ببیت تەربیەی پێڕابچون هیچ ملەتێک ببن گوتی ئەوانەیە قبول کرد گوتی لۆ دەکەمەوانەی گوتی فعلا نیش کردی بەڵام گوتی کە مەسەلەن شتێکی کەشی نازم چی لێ تەڵەب کرد گوتی ئەوە لە دەستەمەنیە لە دەست حکوومەتی عێراقیە پێم ناکرد وعد نادەبێ پاشەویش زۆر ئیتیسالات بوو لە بەینیان تەلەفۆنیان لەگە یەک دەکرد مامزەلالیش پاشیویز هات مامزەلالیش ئەویش هاتبۆکردنی دانیشت ئەمیش لەوێ بووم یانی مامزەل بچی هات ئەمە ئەوان نانیان نەخوارد یان داواتی نانی نەکرابوون بەس هێواری چایان خوارد و ئەو شتانە تورکمانەکان لە ڕاپەڕی نادەوریان هەبوو لە ڕاپەرین لە ئینتیفازای ئێرە غێردەرێ بەێ ئەدی کورد نەبوو ئەدی ئەو پیاوە عەبدوڵڵا تۆفیقی کە من کەس نەبوو داخلی محەفەزەی هەورێری بوو فیلمیش هەیە ڤیدیۆشی هەیە محمود ئەحمەد محامی محمود ئەحمەد زۆر کەس زۆریانە بەردی داخل بوون هەمووش بە شەر چوونە ژۆری هەموو بەس ناومە ناوان نییە نازانم لۆ دەبی لە بە چ بێت وڵا جاوتە ئێمە ڕەنگان بەرنامەیە بە شێوێ لەوەی کە سەمادە سەبیانی زۆر بەێ بێت تورکمانەکە هیچ قسووریان نەبوو بەڕاستی قسووریان نەبوو زۆر مەسەلەن و پێشمەرگانی کە هاتنە ناوشاری نانیان نەبوو بخۆن بە خود دەزانی چوەزێتێک نەبووە خود دەزانی زۆر یارمەتی درایە زۆر ناوشی و کرالۆیان نانکرۆیان ینی یارمەتێکی کولی درا کوردان دوای ڕاپەڕین ئەوەی کە پێڵێن کۆڕە و ئەوەی خەڵکەکە بە جەماعی هەمووی چوونە کوردستانی سەرەوە بڵێن بۆ تورکیە چوون بۆ ئێران چوون ئێوەش بەشدار بوون من حەزەکەم بە کورتی باسی ئەوەی نۆهەتویەک بەحەز دەکەی بەێ ئێنەهەتەیەک کەسێک نیەتی نەبوو بڕاتن سەراحەتان پێتان بڵێن ینی کەسێک ئەوەی نەبووگوتیان چی قابلێت ئەوەن ئیمانمان نەبوو کە زەیش بێتە ئێرانە سەراحەت چونکی ئەوەی 36 هەیە کو دێتن ئەمە نەمازانی لە ئیتیفاقی 36 قواتی بەڕیە حەقی هەیە بەسەر بکەویتن بەس حتا حدودی دهۆچی زیاتر نابی داخلی دهۆچی بی بەس تەیارەی نایەتە ئێرانە ئەمە دەبابەی دێتن هلیکۆپتەری دێتن ئەمە نەما دەزانی ئەوەی سوانی نەما گوتمان نایە بەس چی هاتە کەرکوچێ هاتە کەرکوچێ دەڵێن لە ئاسمانێ هلیکۆپتەرەکان ئاردیان فەڕدا بوو بە فەردەی ئاردی ئەو تۆزە بچی هات بۆ خوارێ عالم لە یانوابی زەهیرە هەلا هەر کەس هەلات بوو لەبەر لایەنەوەی زەهیری لەبەرەندێ ئەو شتە هاتە ئێرانە ئەمەش هەموو عالەمی گوتمان دەماکوژن وەڵام ئەمەش چوونە سەرێ چوونە دیانەی زۆر من حەزەکەم باسی شتێکمان بۆ بکەی تۆ لەوێ کەسێکە بینی یاخود خەڵکێکە بینی یاخود کتێبێکت هەیە کتێبێکت هەیە بە ناوی پردی چاما ئەم پردی چامەیە ئەمێ بە کورتی بۆم باسکەی چییە ئەم دیالۆگە گفتوگۆیی بینی تۆ خەلیل سەجی جوانە ئەو پردی چامە پردەکە لە بینی عێراق و یان بەخۆی ناو عێراقیە بەس وچی تێدەپەڕی تورکیا ئەو عێراقە عێراقە تورکیا ئیران ینی لە بینی هەر شتێکانە بەس ئەو فردا تەمان ئەمە نەماتان لەسەری بڕۆن چونکی تایارە لێدا بوو لەوێن دەرێ ئەمە تێپەڕین چوین لەوێن دەرێ لەوێن دەرێ بە پشتی وڵاغی دەرباز بووین چیا قندیلە بە خۆدەزانی زۆر چاکی ئاسەیە ئەمن لەوێن دەرێ پلینکە چشم دیت
سبەینە چوژ هەستە دەبین لە ئاو خواردنی کوشنێتە سەرەوە گەتۆن وەرە چەکمان پێ بوو ئەمە ینی علاکولین بەس ینی خوا ئەو ڕۆژی پیشان نەدادا کەس مەحشەر بوو زۆر مەحشەر بوو ئەو عالەمە کەتا سەریەک ناسا وەڵا ئەمن تێپەڕین سوینە ناو تورکیای لەوێن دەرێ لەگە زابیتەکەی ئەو خەلیل ئاغا هاتەکەنمان خەلیل ئاغا گوتم ئەم نیزەتانی ببەیە کن زابیتی ڕسمی حسان دۆڕەمەسیم پێ پیشان دەدا کە لە حەفرەی زەفافی من گوتم دەناسی ئەو پیاوەی گوت وەڵا ئەو پیاوەم دیتیان نازم پیاوەی گەورەیە معلومە من نازانم چێیە لە تەلەڤیزیۆن دیتم گوتی ئەمە دەبەمەکن زابیتەکەی یەکەی سێ نەزمە بوو ئەمنی کرد بردەکەنی گوتمان فلانکە کەس وەرمی کردە ژۆری خبەریاندا حسان دۆڕەمەچی یەکی نیسان بوو ڕەمەزان بوو گوتیان ڕقەمەتەیە گوتم ئێمالی خاڵم و بچکەکانمدا پێیان کرد گوتیان لە کن ڕێی سەرکانی زەیشی تورکی ئیفتاری ڕەمەزانی دەکەم گوتبی ئەو حاڵەوە گوتبی غەمی تەلەفۆنی کردووە تورگوت ئۆزالی ئەنجی ئەو ڕێیز جمهور بوو گوتبی مۆزوعاتی ئەوها هەیە گوتبی هیچ مەرەقمەکە ئەم کە وەزیر داخلیەی دەلیم لەگە تو قسەی بکات وەزیر داخلیەی تورکیای تەلەفۆنی لەگە کرد بە گوتبی چ دەوێت لۆت بکەم گوتبی ئەوانە من لە قورتار بکە لەوێن دەرێ چاردە کەست مححمود لەگە داک و باوی چاردە کەست گوتبی سبەینێ هەموو قورتار دەم وەڵە سبەینەی هاتن جەندەرمەی تورکی هات حەزکەرات مالی دۆڕەمەتی سەدەوی چێنە ئەمەێنە ئەمان سواری تراکتۆران کرد ئەمان برد دەرباز زمانیان کرد حتا گەیشتینە شەمزینان شەمدنلی لەوێن دەرێژ پاسەچیان لەمە حاضر کرد ینی ئێوەیان برد بۆ ئەستەمبول یا بۆ چوینە شەمزیلی لە شەمدینان شەمزیلی چێ ئەمەیان بردەوان لەوانە دوو تیارەی خصوصی سێ تارێ خصوصی ئینتیزارمەی دەکرد چونکی ئیزرا بوو لە خطوط زەویە تورکی ئیزرابی کردبوو تارەکان هەر نەدەستا ئەوانە ئەهلی بوون لەگەوان چوونە ئەنقەرەی دەربە ئەوها دەرباز کەواتە وەکی تر تورکیا حکوومەتی تورکیا معاملەیەکی جیاوازی لەگەڵ تورکمانەکان نەکرد یا بەس بۆ ئێوە نا هیچ فەرقی نەبوو هەموویانی وەرگتە وێن دەرێ کورد و تورک و ئاسووری هەموو لە وێن دەرێ بوون ئەوزا پاشیوی ئەمە شتێکمان گوتمان خاڵە ئەمە خورتاربین بەتی ئەوانە هەموو لێ دەرێ قوربەسەرە چ بکەن چۆکن تورک دۆزاری گوتی ئەوانە قورتاریان کرد نابی وهابیتر بەس باسی چیرۆکەکە نەکرد لەگەڵ کابرای ئاغای کورد ئاغای کورد خەلیل ئاغا پیاوەی زۆر محتەرەم بوو زۆر خەرداری بیمە ئینشاءڵڵا مایە پیاوەی ئازا کتێبەکە چاپ نەکردووە نادەشتاوە نەبوو ئێستا ئەمە چیرۆکە یا ڕۆمان وەڵی دەزانی بڕۆنە ئەو بەحسیە و عەلی قادرم کردوتە حزبی شوێ ئەویشی تێدا هەیە هەمووی تێدا هەیە ینی قسەت حیاتە ئەوزە ئەمن لەگەر خەلیل ئاغای دانیشتیمە خەلیل ئاغا و سوالانم لە دەپرسی ئەم لۆچی ئینقلاب بوو لە عێراق مەسەلا ئەو سوالانە ئەو ینی تەبێ ئەو کابرا بەڕاستی ئەو پرسیارانی من بەخۆم بەڵێ جوانە زۆر خۆش سوال و جوابە باش ئەگەر باسی خەڵازبی ئەنجین ئەوە دەکەین ساڵی 95 بەرەی تورکمانی دروست بێ بەرەی تورکمانی لەژێر سەری توێ دروست بووە بەرەی تورکمانی پێشی بەرەی تورکمانی دیسان لەو ساڵەکان کە ئینتیفازە بوو حزبەچیان لە تورکیا دروست کرد ناوێ حزبی ملی تورکمانی عێراق حزبی قەومی تورکمانی عێراق سەرۆکی دکتۆر مزەفەر ئەرسەلام ئەوانە هاتنە خوارێ لە شەقلاوەی یەکێتی لە شەقلاوەی بوون ئەنجین بەرەی کوردستان هەبوو یەکێتی پارتینە پێکەوە بوون بەس لەوێندا دیارە مامجەڵە لەوێن دەرێ بووە لەگەرەوان مەقارەچیان لەو کردبوونەوە حتى رادیۆجییان دابوونێ ئیزاعشیان هەبوو لەوێن دەرێ پاشیوی ملی تورکمان هەندێک وەزعیەتەکە باشتر بوو کە لێرە حکوومەت نەما و چتان نەما هاتن لە هەولێرێ کردیانەوە حزبی ملی تورکمانی داینە مەقارەچی لە محلە عەرەبان لەکن چایخانەی بلێمەوەی فندقی دزەیان لەوێن دەرێ حرەکەتیان دەست پێ کرد پاشی ئەو حرەکەتەی نەنا ئەو حزبەچکە پیا بوو زۆرجی بەقەوت بوو لە هەولێرە ئەمە چ بوو ئەکسەریەتی کەرکوچی بوون نەنا ئەو حزبەی دوو هەولێری هەبوو منازر سەبزەچی لەگەر نیهاد ئیلخانلی دوو کەسە بوو ئەوەی هەموو کەرکوچی بوو
عالەمەکەش پێی خۆش نەبوو قسەیە دەگوت لەناو شاری مەکەسمان لەناو نەبیتەوە کۆ دەبێ ویشە پاشیوی لەناو حزبی یەکێک ناوی ڕیاز سارکە هەیە انفصالی کرد لەو حزبی ئیتیحادی تورکمانی دانا ناوی هەولێری هەبوون تورکمان هەبوون لە ناوی زۆر بوون ئەمە ئەوانە کەتنە ناویەک هەندەماوە لێکگیری بدەن ڕۆژێک خوافکە فەری چەلەبی برا گەورم دکتۆر مزەفەری گاز کرد گوتی مزەفەرەنگۆ لێرانە ئەو حرەکەتەی دەکەن لێران لەناو شاری هەولێرە ئەو حرەکەتی دەکەن هیچ هەولێریشتە نەگەر نییە ئەوە ئیشەوها نابیتن بکەنەوە خۆتان مەفتوحکەن هەندێک بەس کەرکوب نییە لێرانە هەراکن قەناعتیان نەهێنا و قسەی ئەو هەستا حرەکەی مستەقیلین تورکمانی دانا بۆ احتیاجی کرد بچینە تورکیای مەشوەرەتی لەگەرە دکتۆری حسام بکەین چووی نەکردنی گوتی ئیشە چووهامان کردیە گوتی ئەوها ناپی دەبی ئەوانەی ئەمە غەرکەنەوە لە بن شەمسێکی لە بن سەیوانێکی کە هەموو پێکەوە بن ئەوە ئیتیحادە ئەوە ملیە ئەوە بێلایەنە نابی ئەوە گوتی ئەو جاغا نازانم چیە وەڵا دەستیان پێ کرد قەراریاندا مەجلیسی شورایەکیان تەعیین کرد لەو شورای ئەم بوومە کۆردیناتۆر منەسیق بوون لە بینیان سێ کەس بەرەی تورکمانی کەواتە پێشنیازی ئیحسان دۆغرامە چییە؟ بەخۆشی بووە ڕئیسی مەجلیسی شورای گوتی یەکە چیز دەکەینە ناوی ئەو حرەکەتەکەی دەبی دابنێن ناوی چ دابنێن گوتی ناوی بتە جەبهەی تورکمانی تورکیا ئاگادار بوو پرس بە تورکیا کرابوو ئەکید کرایە ناوی جەبهەی تورکمانیان دانا گوتیان چی بکەینە سەرۆکی جەبهەی شورا قەرار بداتن گوتی یەکەچی لە تورکمانەکانی کەرکوچێ لۆ کەرکوچی ئەم گوتم لۆ هەولێر نەبی مەقەڕی هەولێرە تو هەولێری لۆ هەولێر نەبی هەولێری نەبی گوتی لێرە زۆرن کەرکوچیەکە لە بۆمە باشترە نێزیژی حکوومەتیشن دوایە مەشاکلمان لۆ خەلق نەکەن مەقسەدەکەەوە خەباریان نار لەوە دکتۆر مزەفەری مزەفەر ئاسان بێتن گوتن دکتۆرە تو وەرە بۆ سەرۆکی بەرەی تورکمانی گوتی دەبم بە شەرتێک ئەمە منایمە هەولێرێ ئەمە لە ئەنقەرەیدا دەنیشم کو دەبیەوە تو ئەسکارت شەڕی بکات و بەخۆت لێرە دانیشی کو دەبیەوە گوت نابێت قەڵماقم وەڵا گوتی هیچ ناچم ناچی مەڕ ئەوە کوو بوو نازانم ڕۆژێک ئەمنی گاسی گوتی وەرێرە عەزەرە چوم دەبینم کوڕەکی زاحر دانیشتێ لەوێن دەرێ گوتی ئەوە دکتۆر تورهان کەتەنەیە گوتی دەیانە کەتەنە ئایلەیە چی گەورەیە لە گوتی ئەوە دەمانوێت ئەوەی بکەینە سەرۆکی جەبهەی تورکمانی بەخۆت دەزانی شورە قەراریدا تورهان کەتەنە بووە سەرۆک بەڵام حەزابەکانی تورکمانی ملی و ئەوەی کە قەتەیان قبولیان نەکرد ناکەین ئەمە داخلی جەبهەی نابین ئەوە ناکەن مەکەن گوتیان کەیف خۆتان ئاڵای بەرەی تورکمانی تۆ دروست کردووە بەێ بۆچی ئەم ئەستێرەکان مەبەست ئەستێرەکان بەخۆی شەش دەولەتمان داپەسان لێرە سەرجۆخی عێراق ینی هەر ئەستێرەیەک و دەولەتەکە بەێ معناژی جوان هەیە هەم بەخۆ مهندسی معماریمە بۆچی ڕەنگی شینەکەی بەێ شین لەکن تورکان قەدیمە نیش ڕەنگەکی مقدسە بەعتی بە خوار لەسەر شینیە ڕەنگەکی مقدسە لەکنیان لەبەر هەندێ ینی بە نەزارە من سۆر بە جوانتر دەبوو عالەمەکەس بەلان شینیان پێ ئەوە بوو زۆر جار باسی ئەوە کرێکە ئاڵێ بەرەی تورکمانی نوێنەری دەوڵەتی تورکیا بۆ لێرە ڕاستە ئەساسی نییە ئەمە کە بلێ علااقەتان علاقەمە لەگە تورکیا هەب تاوانەوە شێژی زۆر تەبیعەیە ڕە مەسەرەی بەسیتت پێ بلێم چەند ساڵ پێشتر لە شاری قۆنیای دوو بەرەباب کوردی سووریای دژمنداری بۆ بینە سێزدە کەس چادە کەس کوژرا کاک مەسوود لێرە تەلەفۆنی کردە وەزیری داخلی تورکی گوتی زۆر حەز دەکەم بزانم چیە سەبەبی نەتیجەکەم بدەنێ چ علاقەیە کاک مەسوود لەگەر کوردی سووریای لە تورکیای غێر ڕەبتەکی قەومی هەیە لە بینە وەنیە ئەوە غایەت تەبیعەیە تو لێرە ناکەێت یەکەکەت لە کوردێک حتا لە مۆزەمبیقی ئەزەتی بخواتن کە کورد بیاتوک
بەس دەسەڵاتیش دەبی مدافعی لەسەر بکەی ئەمە شەڕۆ حتا دوێنێ پارچەی دەوڵەتی عوسمانی بوون لە بینمان حدود نییە بێتە حقیقەتی لەبەر هەندێک ئیتسالاتمان لەگە تورکیای ڕۆژێش ئەو سوالەیەکە چکەش لە منی پرسی بەس بەنەوە چیت کە هەندێک بەڕشتی لە منی پرسی ینی بە خۆش نەبووشی جەنا بەدوها بە نەرمی نەیپرس گوتم ئەم مختصر پێت بم ئەتو علاقەی مە لەگە تورکیایی دەزانی کووە گوتی کووە گوتم کوردی عێراقی لەگە کوردی تورکیا علاقەی کووە ئەمەش ئەو علاقەمە لەگە تورکیا هەیە گوت یەک قومی یەک ملەتین بەس ئێوە هەر لە ئەوڵەوە کێشەتان هەبوو لەگەڵ بڵێن حیزبی کوردیە ئێوە بۆچی اعترافتان ناکەن بە دەوڵەتی بە بڵێن بە حکومڕانی کورد لێرە و بە ئاڵای کوردستان و بەم شتانە خەڵک لەمانەینە تۆزێ من دۆردنگ و لەوەش پێشترە و قسەم کرد گوتم ئەمە لەگەر ڕقم یەک ڕقم دو ڕقمسە هیچ مشکلەمان نەبووە ئەمە ئەوانی لە بنەوە نەماشاکلمان لەو خەڵق دەکەن ئەمەش کە ئەگەر فەردەچین لە کوردستانی حەزمان دەکەن لەو ئالای کوردستانی ئەمە شیعارێکمان هەبە آخر خۆ ڕاست دەکەی بەڵام ئەو ئاڵایە ئی زەمانی 100 ساڵ پێش چیتەدایە ئەگەر ئەو مادەمەیە ئێرەیان ئامیان کوردستاندا نەبا کورد گوت باە دەمان گوت باشە چمان چارەمان نییە ئەمە کوردستان ناوەچی قومی ناوەچی قومی نییە جغرافیە ئەو حزبی دیموکراتی کوردی بوو ناوی مەرحوم مەلا مستەفا قبولی نەکرد گوتێگە کوردی بەتەنێ کوردە گوت کوردستانە گوت یاروە قومیتکەی تێدا هەیە لەبەر هەرێ مەفروزە لەو حتا ئەو قسەی بەخۆشی جەناوی کەک مەسعودیش ئەو قسەی کرد لە متەبەرشی قسەی کرد گوتی ئەمە گوتی ئەو ئالاش دەگۆڕین نەشیری وەتەنیش دەگۆڕین گوت دەبێ ئەوانەی تێدا هەبێ قسەی ئەو قسەی من نییە ئەوە یعنی ئەمە اعتراف بە حکوومەتی کوردستان ناکەین ئەوی اعتراف ناکاتە با بچ خوا حەفیزی بیتن وەزیرمان دایتەنگۆ وەنیا داوە بە خۆتان بۆچی ئەوتەنە بە ئێمە ئەمە حکوومەتی کوردستان نییە تەبعادانی دەبێ وهابی دەدیکو خزمەتەجی چاچی کرد لەونگە ئێوە بوون بە بەشێک لە شەڕی ناوخۆ بوون بە بەشێک لە شەڕی ناوخۆی کوردستان بووین لە بۆ ئاشتی بووین لە بۆ ئاشتی بووین هاتە لە مؤتەمەری ئەنقەرەی کاکسینان برا گەورەم سەرۆکی جەبهەی تورکمانی بوو لەناوبووی کە پێک هاتن یەکێتی و پارتی زۆرش بە جوانی بەز دەورەی زۆری باشمان هەبوو لەو مەوزای کە پێک بێنەوە پاشی ئەو ڕۆژیش هیچ گولەک نەتەقی ئەو هێزەی کە دروست بوو هێزی پیامەفی بەڵێ ئەوانە دەوریان هەبوو بەڕاستی یاخۆت دەورەی زۆر باشیان هەبوو زۆر باشیان هەبوو حتا لە مشکلەی منتیقەی بیستانەی پێک نەداهاتن یەکێتی و پارتی زوزی منتیقەتی زۆر استراتیجیە ئەو دەگوت ئیمن لێوێ ئەو دەگوت قەراراندا قوواتی تورکمانی بێتە بینە و عادەدی عسکەری تورکمانیشە زیاد کرد حتا بچن لەوێندەردا بن یانی تورکمانی تیا بوو لە ناو هەموو تورکمان بوو هەمووی تورکمان بوو بەڵام بەرپرسە زوباتەکان ئی تورکیە بوون ئەمە متحیدای بوو ئەمە تورکمان بەڵێ کاتەکەمان وردەوردە خەریکە کۆتاییە بەڵام بە تۆ لەگەڵ سەرکردە بڵین تورکەکانە زۆر علااقاتی باشتە بووە حەزەکەم باسی باخچەلی لێپرسم تۆ دەوڵەت باخچەلی بینیوە دیتم بەێ چوومە کنیشی لە گەریشی دانیشتیمە دەوڵەت بەڕاستی جابا و پرسیارە بکەم لەگەڵی بەڕاستی ئەوەی ڕاستەکە زۆر ڕقی لە تورکە لە کووردە ینی ڕقی لە کووردە ئەوە ڕاستە ینی حیزبەکەیەتی نەخێر ئەوە ڕاستنی علاقینێ ئەو یەکەمین کەسە دە لەگەڵ عەبدوڵە وجەلان پێک بین ئێستا پێشتریش هەروها بۆ دیارە مە قسە نەکرایە ینی کابرا ئەڵپاسان تورکێش ڕئیسی حزبی ئەوەی بەخۆی ئەو قسەی کرد دەڵێ ئەمە چەند کوردم ئەوەندە تورکم چەند تورکم ئەوەندە کوردم ئەوانە ئەمە ئەوانە تەبێ زدی ئینفیساڵینە ئەنیا من پێمە وڵا کەفیان پێدەنا بە عەبدوڵە وجەلانی لۆ دەسن دەڵێن وەرە بابن دەل حتا ئەو حرەکە نەمینە لەوێن دەرێ مەقسم مەوزوعەکەوەیە ئەمە بەخۆم لەگەری دانیشتمە لەگەڵ دەولەت باخچەلی پیاوەجی زۆر عاقڵە بەڕاستی زۆر تەماشەمەکەن پیر اختیارە زۆر هێسک سوکە قسەی زۆر خۆشە بۆ معقول قسەی دەکاتە قسەکاری زۆر جوانە هیچ شەشی غەیری تەبیعیم لێ نەدیتە ئەوان کەس هەموو باشن چوی ممکن هەمووشیان باشە بەڵام هینەکەیە زۆربەی سەرکردە تورکەکان ئەڵێن با تورکەکان مناڵیان زۆر هەبێ و بڵێن نفوسی تورک زیاب کا کەچی
بۆ خۆی ژنی نێناوە والله طبعا أو شيء خاصة أما نهينايات قيدت ستدا نهينابي أما نفوسي تركيا شيء بسيط بيبلم يعني نك أوراق سكرابيتن لحرب عالمية كم نفوسي تركيا 15 مليون بو نفوسي يونان 10 مليون بو أوروبا بزانم يونان 18 مليون تركيا نزيج 9 مليون يعني نفوسيان زيادة بي يعني پێ دوایە بەڕێز عەبدوڵڵا جەلان لەگەڵەوە بەڕێزانەی ترا کە خەریکی پرۆسەی ئاشتین ئەبێ بە شتێک یا ئەمە تاکتیکی تورکیە والله يعني طبيعي تۆ شارەزای لە سياسة تركيا يعني أمن نازانم تمام دولتها أوان دولة جي ونيا قبل دولة جنوبية بيت باشا بەڵام الناس يعني خوێندنەوە چییە بێ بۆ نیەتیان هەیە نیەتیان هەیە کە ئاشتی بی پێک بێنەوە شتان هەبیتن ئەمە کو دەبی کوونە تەوان عەبدوڵڵا مطلقە مەتالیبەکی هەیە ونیا کو دەبی کو نابیتن نازانم پێ دوایە نەتیجەیە بێت تەمەنی دەکەم هەبی تەمەنی دەکەم هەبیت دەوری کاک مەسعود لە مینایە چییە بێ بە بڕوای تو دەوریە بێ لەم مەسەلەیە والله بەنەزەرە من لە تاریخی کورد هیچ شخصیەتە کوچی کاک مەسعودی نەبوو حتاوکە لە زەکاوەتی لە ئیدارەی لە عەقلی پیاوکی زۆر ڕازیحە قسەکانی زۆر مەقولە ئەگەر خۆی هاویشت بیتە ئەو مەسەلەی بە ئیجابی دەستە ناوێت یانیش لێ ناکەم ئەوە پیاوچ هەنەیە کە بڵێ سیاسی ئەمە مناوەرەیە هەبیتن ئەو ناوانی نییە ئینشاءڵڵا باش دەبی برین باش دەبی تەمەنیەکە من باوە هابیت زۆر سپاس دەکەم کە ئەمەش زەحمەتی کێشاو لەگەڵ زەحمەتی نییە سەرچاو بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیاتی نەکۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان پێکەوە پڕۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیەکی دیکەیە و بەخواتان نەسپێرم فترەیەکی ژەبی بە سەرۆکی تیپی بالای عراقە بۆی وەرزشکاریش بێ هەر باسی بازم محسی وتی خۆتان کۆکەنەوە ئێمە هاتوون بۆ گرتنی ئێوە لەبەرەوەی کوڕەکەتان پێشمەرگەیە خەڵەکە بووە بێژگە لەو شەید جەبارەکە لە ژێر ئەشکەنجەیە شەید دەستیان کردە بوو هیچیان دەستی یەشی ئەو دەستی هێنایان سەر و بەرامبەر ئەو ژوورەی من کە لە کونی دەرگاکەەوە سیر مەکە لەوێ بەداخەوە فڕیان ئێمە هەرچێکمان لە ڕێخستنەکانی ناوشارە پەیوەندیمان کرد بە لیژنەی ناوچەی سلێمانی بەشێد ئەنوەر لە دوای نەکسەی شۆڕشی ئەیلول پەیوەندی نەپسرا بوو بە تایبەتی بە کاک ئیدریسەوە